باینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باشتان هەبێ بۆ هیوێنکە ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تاوابڕ بۆ بابەتانی ئامادەمان کردو لەگەڵ هاوکارانم پێشکەشتانی بکەین و سوودێک بە ئێوە ببەخشێت. سڵاوەکەر سڵاو باژە سڵاوتان دەبێ ئازیزان خۆشحاڵین ئەم بەیانش لەگەڵتانی هیوادارم ڕۆژێکی زۆر باش زۆر خۆش و پڕبەرهەمتان هەبێت. وەکۆی هاژە ئاماژەی پێدا ئەمڕۆ لە ناوەڕۆکی بەرنامە کۆمەڵێک کەوەر و بابەتی جیاوازمان هەیە، بەڵام سەرەتا ناونیشانەکانتان پێ دەڵێن بەشێکی ناونیشانەکان پاشان دەڕۆین بۆ ناوردەکاری بەرنامەکە. گەنجێکی شاری کەرکووک بە ماتۆرسکیل گەشتی چەند وڵاتێک دەکات. خانمانی کوردی دانیشتووی وڵاتی سوێد لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان فیستیڤاڵێکی نمایشکردنی جلوبەرگی کوردیان ئەنجامدا. لە بەریتانیا ئامادەکاریەکانی ئاهەنگی سەری ساڵ دەستی پێکردووە. دەستپێکمان بابەتێکە نازانم ناوی بنێم چی، پەیوەندی بە حەز و خۆلیا هەیە یان پیاوێکە دەیەوێ زۆرترین وڵات ببینێ یان حەز بە سەرکێشی دەکات. بابەتێکە هاوڵاتێکی کەرکووکە کە بە ماتۆرسکیل گەشتی چەند وڵاتێک دەکات، هەر بە ماتۆرسکیلەش دەیەوێت گەشتی عەمرەش بکات. ئومێد بەرزنجی خەڵکی شاری کەرکووکە و بە ماتۆرسکیل چۆتە سعودیە، قەتەر، بەحرین. ئەژڵەیە گەشتەکەی بە 18 ڕۆژ تەواو کردووە و 6354 کیلۆمەتری بڕیوە. من ناوم ئومێد بەرزنجی، دانشی خەڵکی کەرکووکم. ئەوەی ڕاستی بێ ئێمە پێش تەقریبان مانگێک 2 مانگ زیاتر بریار ئێمەماندا کە لەگەی جەماعەتی جنوبە سازاین پێکەوە کە ئینشاءالله بڕۆین بەرەو سعودیە. نێزگەی 18 ڕۆژمان پێچوو لە سعودیە. ئەتردا ئێمە مەبەستمان خۆی عمرەکە بوو. ئەوەی ڕاستی بێ هینەکەشمان هەبوو لە پێشە لە مەهرەجانەکەیە. ئەتردا لێەوە کەوتنیە ڕۆیەوە بە ماینەوە لە قەتیف سەردانی بەحرێنشمان کرد عینە بە ماتۆری سکرەکەی خۆمەوە. سەرەتا لە مەسافەکەی خۆم نووسیمە بە دەقیقیش بە حەزەری نووسیمە کیلۆمەترەکانم 6354 کیلۆم بڕیوە لە کەرکووکەوە تاکو قەتیف لە قەتیفەوە بۆ بەحرین لە بەحرێنەوە عینەدا گەڕینەوە بۆ محافزەی قەتیفکەوە شارێک گەورەیە زۆر لە ڕاضەوەش بۆ مەکەڕۆشتین بۆ مەناسکی جێبەجەکردنی عمرە. لە کەرکووکەوە بۆ شاری قەتیف 32 سەعاتە چکە لای بەحرێنەوە بەحرێن و قەتەر نێزگێتی، یەکەم بەحرێنە دووەم قەتەرە. دوورترین مەسافە لەسەر سەرانسەری عێراقا من بوو. بریارەکە چونکە حەز و ئارەوەزی خۆمانە ئەم ماتۆرە ئەوی ڕاستی بێ داتر خۆ وەسایی تریش هەبوو، تارە هەیە، فرۆکەم شتانە هەیە، سیارە هەیە، بەس ئێمە ئەمەمان هەڵبژار لەبەرەوەی هیوایەتێکی خۆمانە بەڕاستی. یعنی عاشقیم ماتۆرانەین بلین لەخوا بە زیاد بێ لاین شخصی ماتۆرەکەی خۆم هیچ کێشێکم بۆ دروست نەبوو، بەس ئەو تایشم کە هەڵگردووە بۆ سپێرە بۆ احتیاتە. گەشتی ناوشار عێراقم کردووە زۆر، لە زاخۆ دەستم پێکردووە لە ئیبراهیم خەلیلەوە ڕۆشتمە چوومەتە بلەو بارزان لەگەی کاک بەختیار و جەماعەتە کاکاروان گشتیان یعنی ڕۆشتین بە خەراتێکی زۆر گەرمی ئێمەیان کردو. هەروەها چوینە فاوش، لە فاوەوەدا چوومەتە عەبادان، چوومەتە مەهران. ئەداتر بێجگە لە شارەکانی ناو عێراقا کەربەلایە، نەجەفە، عیمارەیە، ناسریەیە، بەسرا، ئەوانە گشتی ڕۆشتم لەخوا بە زیاد بێت. حەزمان کرد بسەلمێنین بۆ وڵاتانی عارەبی دۆڵ خەلیج و ئەو ناوە
یعنی کە کورد هەیە کە بزانن یەکەن دەربارەی قەومیەتمان و دەربارەی کە ئێمە ماتۆر سکیلن کە ئەتوانین و قدرەت و تااقەتمان هەیە کە بۆ وڵاتانە ببڕین. چالاکیەکان بە بۆنەی ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر جیاوازە. ئەم ساڵ کوردانی سوید فستیڤاڵی نمایشکردنی جلوبەرگی کوردیان ڕێکخست. لە فیستیڤاڵەکەدا خانمانی کورد لە سوێد جلوبەرگی کوردیان لەسەر ستەیج نمایش کرد. یەکێک لە خانمە بەشداربووەکانیش بۆ کوردستان 24 گوتی ئەم ڕۆژە بۆ دەربڕینی بەزەی نییە بەرامبەر ئافرەتان بەڵکو ڕۆژی هۆشیارکردنەوە و ڕاستکردنەوەی هەڵە و کەم و کوڕیەکانە. بە شانازیەوە جلی کوردی پۆشیوە و دەیەوێت پۆشاکی نەتەوەکەی پیشان بدات. ئەوان لە ڕۆژی تونند و تیژیدا جیاواز لە نەتەوەکانی دیکە ئەم یادە دەکەنەوە و دەڵێن کللتوری کوردی یەکێک لە کولتورە جوانەکانی دنیاە و ژنانی کوردیش هەمیشە لە هەوڵدان بۆ بەدەستێنانی ئازادیەکانیان. بەڕاستی لێرە کللتوری کوردی یعنی ئەوەنە شیرینی لە لامان زۆر بەداخەوە کە درنگ ئاهەنگوشت ئەجێڕین لێرە بەڵام کە ئەشی جێڕین هەر هەمومان بە گڕوتینێکی زۆر خۆشەوە بەرووی دێن چی هەبێ لە ماڵەوە چ جلێکی کوردی هەبێ لە بەری ئەەکەین یعنی حەزەکەین ئەو ڕۆژە کە هەستکەین کە لە وڵاتی خۆمانین. لە وڵاتی سوید کە یاساکان لە بەرژەوەندی ژناندا ڕێژراون هێشتا تونند و تیژی بن بڕنەکراوە و باوترین تونند و تیژی لەلایەن کەسە نزیکەکانەوەیە کە لە ناو نەتەوە جیاوازەکانی ناو سویدیش شێوەکانی تونند و تیژی دەگۆڕدرێت. ئەمانەوێ لە بری هەڵواسیری ناوی کوژرا و سوتاو لە گەلەریەکانە بە جلی کوردیەوە بینە سەر ستەیجەکە و بڵین لەم ڕۆژە ئێمە ئەتوانین گۆڕانکاری بکەین مەرجنیە ئێمە هەموو تراژیدیەکان گەورەترکەین ئەوەی کە تونند و تیژی بەرامبەرکراوەی کە تونند و تیژەکە حتمەن لە ڕاستیا کێشەیەکەوە پێویستە هەم ئەوەی کە تونند و تیژەکە هەم ئەوەی کە تونند و تیژی بەرامبەرکرێ یارمەتی بدرێن نەک وەکو بەزایی بەڕاستی ڕسمی کوژرا و سوتا و هەڵبواسین و دەسەڵاتی پیاوانە بە دیوێکی ترا بەرهەم بهێنینەوە لە ناو کۆمەڵگەیە لە هەموو کۆمەڵگایەکە کێشە هەیەەوە ئەو کێشانە ڕێژەین لە ڕاستیا بەڵام پەیوەندی بۆ هەیە ئێمە چۆن ئەتوانین ئەو کێشەیە چارەسەر و حەل بکەین. لە ناوەم فستیڤاڵەدا جگە لە پێشاندانی جلوبەرگی کوردی کۆمەڵێک گۆرانیش لەلایەن هونەرمەندانەوە پێشکەشکران. ژنانی کورد ئەمڕۆ بە پیشاندانی جلوبەرگی کوردی ویستیان ئەوە بڵێن کە ژنانی کورد هەموو کاتێک توانیمیانە لەسەر پێی خۆیان بوەستن و کللتوری کوردی کللتورێکی جوانە لەگەڵ ئەوەی کە لە هەموو وڵاتێکدا تونند و تیژی هەیە بەڵام ئەوان ئەتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و خۆڕاگر بن. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ساڵانە پێش یادەکانی کرێسمس و سەری ساڵ بەریتانیەکان ڕوو دەکەنە دارستانەکانی نزیک ئۆسلۆی پایتەختی نەرویج بۆ هەڵبژاردننی داری سنەوبەر تا مەیدانی گەورەی لەندەنی پێبرازێنەوە. هەڵبژاردننی سنەوبەر لەلایەن بەریتانیەکانەوە لە نەرویج وەک بۆنەیەکی کولتوری و یەکتر ناسینی لاتووە بۆ هێەوە خەڵک کۆ دەبنەوە و ئاهەنگیش دەگێڕن. لە بەریتانیاوە هاتوونەتە دارستانەکانی نزیک ئۆسلۆی پایتەختی نەرویج تا داری سنەوبەر ببەن و بۆ کریسمەس مەیدانی گەورەی لەندەنی پێبڕازێنەوە. هەڵبژاردننی داری سنەوبەر بۆ کریسمەسی لەندەن کارێکی ئاسان نییە. لەبەرەوە لەلایەن تیمێکی شارەزاوە کە پێک هاتوون لە ڕێکخەرانی ئاهەنگەکە و کارمەندی تایبەت بە بڕینەوەی درەختەکان هەروەها ئامادەبوونی بەرپرسانی ئۆسلۆ ئەنجام دەدرێت چونکە ئەو سنەوبەرانە بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ هەڵدەبژێردرێن پێویستە لانی کەم 20 مەتر درێژ بن و تەمەنیان کەمتر لە 10 ساڵ نەبێت سروشتی بن و لەلایەن مرۆڤەوە نەچێندرابن. ئەو سنەوبەرەی هەڵمان بژاردووە تەمەنی زۆرە بەرزێکەشی 20 مەتری تێپەڕاندوو و دارێکی تەواو سروشتیە لەبەرەوە ناتوانیت دارێکی هاوشێوە لە پایتەختەکانی دیکەی ئەوروپا بدۆزیتەوە.
دارێکی نایە بەو هیوادارم خەڵکی لەندەن حەزیان لێ بێت. دوای هەڵبژاردننی سنەوبەری گونجاو تیمە تایبەتەکان دەست بە بڕینەوەی دەکەن. جار بە جاریش منداڵ و گەنج و بەتەمەنەکان بۆ چێژ وەرگرتن لە بڕینەوەی سنەوبەرەکە بەشداری دەکەن. هەڵبژاردننی سنەوبەر لەلایەن بەریتانیەکانەوە لە نەرویج وەک بۆنەیەکی کللتوری و یەکترناسینی لێ هاتووە، چونکە جگە لە خەڵکی بەریتانیا هاوڵاتیانی نەرویج و وڵاتانی دیکەش بەشداری دەکەن. بەڕاستی جیهان لە دۆخێکی تاریکیدایە. کریسمس هێمایە بۆ ئاشتی، پێکەوەی، هاوڕێیەتی لە نێوان شار و وڵاتەکاندا. دڵخۆشم ساڵانە بەشێک لە خەڵکی لەندەن دێنە ئێرە و یەکتر دەبینن. لەگەڵ ئامادەکردنی سنەوبەری کریسمس ئاهەنگیش دەگێڕین. بەهۆی بەرزی و جوانیەکەیەوە سنەوبەری نەرویج نەک بە تەنها لەندەن بەڵکو زۆرینەی پایتەختەکانی ئەوروپایی لە شەوی کریسمس پێدەڕازێنرێتەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی یاریمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان و ئافرەتان چەند ڕێگایەکیان گرتوتە بەر تاوەکو هاوڵاتیان بتوانن باسانترین ڕێگا سکاڵا تۆمار بکەن بەرامبەر هەر تونند و تیژیەک کە دژیان دەکرێت. هێڵی گەرمی 1970 یەکێکی دیکەیە لەم ڕێگانەی گیراوەتە بەر بۆ کۆنتترۆلکردن و ڕێگریکردن لە تونند و تیژی. لەم ساڵدا زیاتر لە 10,000 پەیوەندی بەم هێڵە کراوە. زیاتریش ئەو کەسانەی کە پەیوەندیان بەم هێڵە کردووە تەمەنیان لە خوار 18 ساڵیەوە بووە. زۆرترین هۆکارەکانی تونند و تیژی خێزانی لە ڕێگای ئەم ئامێرەوە ئەنجام درراوە. هەر لە ڕێگای دابەزاندنی ئەپلیکیشنێکی تایبەت لە ناو مۆبایلەکانمان دەتوانین کۆنتترۆڵی هەر حاڵەتێ بکەین کە دەتوانێت ببێتە مەترسی بۆ سەر ژیانمان. سیڤیو یەکێکە لەو ڕێگا و بەرنامانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بە هەماهەنگی نێوان چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ کۆنتترۆلکردنی حاڵەتەکانی تونند و تیژی بەکاردێنرێت. ئەم ئەپلیکیشنە جگە لە هەرێمی کوردستان لە چەندین وڵات بەکاردێنرێت کە ئەرمینیا و جۆرجیا نمونەی ئەو وڵاتانن. لە ناو سیڤیو ئەتوانی سێ لایەن هەڵبژێت، لایەنێکیان خزم و هاوڕێ کەسەکانی خۆتە، لایەنێکیان بنکەکانی پۆلیسی و نووسنگەکانی ئێمەیە، لایەنێکیان ڕێکخراوەکانە. هەر لە ناو ئەپلیکیشنی سیڤیو شوێنەکەی بۆ وەرگرتنی زانیاری کەسانی ڕاوێژکاری پسپۆر لە بوارەکانی دەرونی و تەندروستی و یاسایی لەوێەوە دەتوانی هەم چاتیان لەگەر بکەی بۆ ئەو بابەتانی کە دەتەوێتن ڕاوێژیان لەگەر بکەی هەم بابەتەکانیشان بخوێنیەوە. هێڵی گەرمی 1990 یەکێکی دیکەیە لەو ڕێگەیانەی گیراوەتە بەر بۆ کۆنتترۆلکردن و ڕێگریکردنی تونند و تیژی. لەم ساڵدا زیاتر لە 10,000 پەیوەندی بەو هێڵەوە کراوە. زیاتریش ئەو کەسانەی کە پەیوەندیان بەم هێڵەوە کردووە تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕوبەڕووی تونند و تیژی بوونەتەوە. بەدڵنیایەوە ئەم هێڵە بۆتە بڵین چارەسەرکارێکی باش بۆ ژنان و کچان بە تایبەتی و ئەو کێشانی کە سەردانی ئەم ینی کە پەیوەندی بۆ هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتیەکان زیاتر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوەی کە هەڕەشەی لێکراوێ بەرامبەر بە بڕێک پارە بێ یاخود بەرامبەر بە شتی تر بێ و کاتێک کە پەیوەندی ئەکەن دۆسییان بۆ ئەکرێتەوە و بۆ ڕۆژی دواتر بێ یاخود هەرەو کاتە ئەگەر زەڕور بوو دەست بەجێ دەست بە ئیجراعاتەکان ئەکرێت لە ناو بەڕێوەبەرایەتی ئەوەنەی لە توانای خۆمان نابێت. سنتەری ڕاوێژکاریش یەکێکی دیکەیە لەو سنتەر و ناوەندانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بەکاردێنرێت بۆ هاوکاریکردنی ئەو خێزان و ئافرەتانەی ڕوبەڕووی تونند و تیژی بوونەتەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لە لەندەن سینەماکارانی کورد لە هەرێمی کوردستان و بەریتانیا کۆبوونەوە بۆی ناوەندێک لە بەریتانیا دابمەزرێنن و پلانی چۆنیەتی بەرەو پێشبردننی سینەمای کوردی دابڕێژن. هاژە بەڵێ بۆی کە هاوکاری زیاتر سپۆنسەر ئەو یاخود سەپۆرتکردنی ئەو فیلمانە هەبێت لە وڵاتانی یاخود بڵێن لە وڵاتانی جەرەوە بۆی فیلمە کوردیەکان کە ئێستا بە
ینی بە کوالیتیکی زۆر باش بەرهەمە هێنرێ هەندێکیان بەڵام ئەوەی کە پێویستە کا سپۆنسەرکردن یاخود دابینکردنی فەندێکە بۆی کە بتوانن بەرەو پێشی بەرن. بێگومان لەم ماوەیەش پێم وایە بەشێک لە هونەرمەندانی کوردستان چوونە بەریتانیا بەشدارێن لە فیستیڤاڵی بەرمینگهام کرد لە فیستیڤاڵەکەی سینەمایی بەڕێوە چوو ینی ئەمە جێگای دڵخۆشی ئەمە هەماهەنگیە بەتایبەت ئەگەر لە پێناو و بەرەو پێشبردنی سینەمای کوردی و دۆزینەوەی سپۆنسەر و فەند بێ وەکو تۆ گوتت بۆەوەی بتوان باشترین فیلم بەرهەمبێنی. ئەم هاوڵاتیە کووردە دانیشتووی بەریتانیایە و کاری بەرهەمێنانی فیلمی سینەمایی دەکا. لێرە لە لەندەن لەگەڵ چەندین سینەماکاری دیکەی کوردی دانیشتووی بەریتانیا و هەرێمی کوردستان دانیشتون باز لە چۆنیەتی بەرەو پێشبردنی سینەمای کوردی دەکەن هەروەها چۆن بتوانن پشگیری داراوی سپۆنسەر بۆ فیلمە کوردیەکان بدۆزنەوە. سینەما ئامرازێکە بۆ خەڵک بۆ ئەوەی دەنگیان بگەێن و نوێنەرایەتی و دەنگی خەڵکە کاتێک تۆ سەرپەرشتی ئەم میدیا و سینەمایە دەکەی ئەوە تۆ بەرپرسی لە مێژوو و کللتور و ناسنامەی خۆت و دەتوانی وەک خۆی بیگەێنی بۆیە کاتێک خۆت ئەم پەیامانە نەگەێنی و بکەوێتە دەستی وڵاتان و نەتەوەکان و خەڵکی دیکە ئەوە بە بۆچوونی خۆیان دەیخەنە ڕوو دەکرێت زۆر ورد نەبن و نوێنەرایەتی ڕاستەقینەی کورد نەکات و بیشێوێنن بۆیە ئەگەر دەتەوێت نوێنەرایەتی کللتور و نازنامەی کوردی بکەی دەبێت سینەما و هێزی سینەما لە دەستی کورد بێت. هەمووان لێرە هاوڕان لەسەر ئەوەی بنکەیەک لە بەریتانیا دروست بکرێت بۆ ئەوەی هەماهەنگی هەبێت لە نێوان سینەماکارانی کورد لە بەریتانیا و هەرێمی کوردستان بۆ ئەوەی چیرۆکە ڕاستەقینەکانی کورد بکرێنە فیلمی سینەمایی. لێک نزیک بوونەوە لە بینی قسەکەرەکان هەبوو و مناقەشەی کۆمەڵی فکریان کرد کە چۆن بتوانن لە بەریتانیا بنکەیەکیان هەوڵێکدا بمەزرێنن بتوانن لێرەوە یارمەتی هونەرمەند و دەرهێنەری کوردی بدرێ بۆی فرسەت و هەلیان بۆ دروست بکرێ برەخسێنرێ بتوانن استیفادە لەو فرسەتانێک کە لە بەریتانیا هەیە بەکاری بێنن بۆ لەو ڕۆوە زۆر پێم وایە کۆبوونەوەیەکی زۆر سەرکەوتوو. ئەم کۆربەندە لەلایەن ڕێکخراوی تواناسازی کورد لە بەریتانیا ڕێکخرا کە لە ساڵی 1996ەوە دامەزراوە. ئەمە لە کاتێکدایە ساڵانە فێستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن بەڕێوە دەچێت و ئەم ساڵ دیداری فیلمی کوردیش لە بێرمینگهام بەڕێوە چوو. کەم نەتەوە هەن لە جیهاندا هێندەی نەتەوەی کورد خاوەنی چیرۆکی ڕاستەقینە بن بۆ ئەوەی بکرێنە فیلمی سینەمایی. لەم کۆربەندەدا باسەوە کرا کە چۆن سوود لەو چیرۆکە ڕاستەقینانە وەربگیرێن بۆ ئەوەی بکرێنە فیلمی سینەمایی و لە ڕێگەی سینەماوە چیرۆکی نەتەوەی کورد بگەێننە جیهان. دلۆڤان ئیمادەتدین، کوردستان 24 لەندەن. لێکەوتەکانی کەم ئاوی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهاوە لە عێراق بوونەتە هۆکاری کەمبوونەوەی ڕوبەری زەویە کشتتوکاڵیەکان بە گوێرەی راپۆرتێکی ئەنجومەنی نەرویژی بۆ پەنابەران 160 جوتیاران ژمارەیەک پارێزگای عێراق بەهۆی کەم ئاویەوە ڕوبەری زەویە کشتتوکاڵیەکانیان لە ماوەی 12 مانگی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو کەم کردوێتەوە. جا بەپێی زانیاریەکانی نێو راپۆرتەکە جۆرێکی تری ئاوارەبوون لە عێراق سەری هەڵداوە بەهۆی لە دەستدانی زەویە کشتتوکاڵیەکان و وشکبوونی سەرچاوەکانی ئاو. لێکەوتەکانی وشکەساڵی و کاریگەریەکانی کەم ئاوی و گۆڕانی کەشوهەوا لە عێراق تا دێتونتر دەبن. بەهۆی کەم ئاوی وشکەساڵی و نەبوونی بەڕێوەبرنێکی باش بۆ سەرچاوە ئاویەکان ڕوبەری زەویە کشتتوکاڵیەکانی چەند ناوچەیەکی عێراق کەم بوونەتەوە. بە گوێرەی ڕووپێوێکی ئەنجومەنی نۆڕویژی بۆ پەنابەران 160 جوتیارانی ژمارەیەک پارێزگای عێراق بەهۆی کەم ئاویەوە ڕوبەری زەویە کشتتوکاڵەکانیان لە ماوەی 12 مانگی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو کەم کردوێتەوە. ئەنجومەنەکە ئاماژەی بەوە کردووە لە 4 پارێزگای عێراقدا لە هەر 5 جوتیارێک 4یان بە ناچاری ڕوبەری زەویە کشتتوکاڵیەکانیان کەم دەکەنەوە. ڕووپێوەکە دەشڵێت بەهۆی پەنخواردنی ئاوی باران و بەرزبوونەوەی پلەکانی گەرمە 4 ساڵی یەک بە دوای یەکە عێراق ڕوبەڕووی وشکە ساڵی دەبێتەوە و
بەر پرسیارەتی دۆخەکەشی خستە ئەستۆی بەڕێوەبەرانی سەرچاوە ئاویەکانی عێراق. ئەنجومەنی نۆرویژی بۆ پەنابەران جەختیشی لەوە کردوێتەوە دەکرێت لە ڕێگەی ڕێخستنەوە و دابەشکردنی سەرچاوە ئاویەکان توانە کشتتوکاڵیەکان باشتر بکرێن و ڕێگری لە خراپتربوونی دۆخەکە بکرێت. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی عێراق هەبوونی کێشەکانی پەیوەست بە ئاوی بۆ تورکیا و ئێران گەڕاندوێتەوە و دەڵێت تورکیا و ئێران بەردەوام بەنداوی نوێ لەسەر ڕووباری دیزدە و فرات دروست دەکەن و هیچ ڕاوێژێک بە عێراق ناکەن. لەسەر مەترسیەکانی کەم ئاوی و وشکە ساڵی و وشکبوونی زەویەکانی جوتیاران و بەشێک کە بۆتە هۆکاری ئاوارەبوونی جوتیاران و هەموو ئەمانە قسە دەکەین دەبێتە تەوەرێکی سەرەکی ئەمڕۆی بەیانی 24. بەڵێ ئێمە بۆ ئەو پرسانە یاخودە و بابەتانەی کە هەنووکەین و جێ مەترسی و گرنگن جا لە هەر لایەن و کایەکی ژیاندا بێ دەکەینە خەمی خۆمان و بۆی کە گفتوگوی زیاتری لەسەر بکەین و ئەو هەوڵانی کە دراوە بیخینە ڕوو بۆیە بە پێویستمانزانی ئەو مەترسێ گەورەیەکی ئەسەر لەسەر عێراق و لە هەرێمی کوردستانیش بێ بەشنێ لێی میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عومەر بکەین کە ڕاوێژکارە لە ڕێکخراوی ئەنجومەنی پەنابەرانی نەرویجی. دکتۆر عەبدوڵڵا بەخێر هاتیەم باش. زۆر سپاس بەیانیتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش. باشە دکتۆر ئەو راپۆرتێک کە ئامادە کراوە هۆکار چیانی راپۆرتێکی لەو شێوەیە کە لەلایەن ئەو ڕێکخراوە ئامادە بکرێت لەسەر وشکە ساڵی عێراق لەسەر وشکبوونی زەویەکان. زۆر سپاس. طبعاً کێشەی کەشوهەوا کێشەیەکی گەورەی هەیە هەم لە عێراق بەڵام کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە. ئەمە بۆ ساڵی سێمە ئێمە ئەنجومەنی پەنابەرانی نەرویجی ساڵ بە ساڵ ئەم کێشە باسەکەین. باسکردنی ئەم کێشەیە بەڕاستی ئەم ساڵ تەرکیزمان زیاتر لەسەر وشکە ساڵی کردەوە پێی دەڵێن دراوت. ئەمەش بەتایبەتی لە خۆراکە کاریگەری هەبووە و کاریگەری تریشتی لەسەر کۆچکردن هەبووە. بۆیە لە ساڵانی ڕابردوو هاوبەشەکانمان ئەویان دەرکرد کە ملیۆنێک و عەفوەن 130,000 کەس شوێنی خۆیان بەجێهێشتووە. ئەمەش دەبعاً ژمارەیەکی پێوانەیە. ئەمە لە عێراق؟ بەڵێ لە عێراقا. بەجێهێشتنی ئەمانە تەبعاً کاریگەریی زۆری هەبووە وەکو ئێمەشە لە هەرێمی کوردستان. ئەم بەخۆتان نەزانیستا لە هەرێمی کوردستان 206,000 پەنابەری سووری هەیە. زائیدەن لەگەڵەوە 600,000 زیاتر پەنابەری ئاوارەمان یعنی ئاوارەی عێراقی لێرەیە کەواتە هەبوونی ئاوارەی عێراقی هەبوونی پەنابەری سووری لە هەرێمی کوردستانە تەبعاً کاریگەریش دەبێت بەوە کە ئەو کەسانی ئێستامە ئیش لەسەر ئەوە دەکەین کە خەڵکانەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان. تۆ ئەگەر کەش و هەوایەکی لە نەبار نەبێتن بۆی کەسەکە بگەڕێتەوە بتوانێت ژیانێکی و بژێوی خۆی دروست بکاتن کەسەکە چۆن دەگەڕێتەوە. کاریگەری ئەو پەنابەرانەی کە لە ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵات و با بڵێن عێراق و لە شوێنی دیکە لە هەرێمی کوردستان هەنا ئەمە چ مەترسێکی هەیە لەسەر وشکە ساڵی و وشکبوونی زەوی و هەموو ئەمانە. ئەتوانین بڵێن عێراق لە ساڵی 1970ەکانەوە بخۆتان نەزانن کە لە جەنگدا بووە. ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر وڵاتەکە دروست کردووە. هەبوونی جەنگ، هەبوونی ئەو پەنابەرانە و هاتنی داعش و کاریگەری وشکە ساڵی و کەم ئاوی تەبعاً کاریگەریەکی زۆری هەیە. ئەم کاریگەری ژوەی کردووە کە خەڵکانێکی زۆر شوێنی خۆیان بەجێبێڵن بە تایبەتی جوتیاران. خۆتە زانین جوتیار خۆی بەتەنیا نییە. خانەوادەکەشی لە بژێوی ژیانی لەسەر ئەوەیە. ئەو ئێستا بچێت گوندێکی بنمونە من پوری من لە داڵداغانە لێرە لە گوندێک لە دەرەوەی هەولێرە. پێشترێ ئەوت ساڵی هەشتاکان کە زێرابمان لێدا و یان کە بیرمان لێدا تەنها 56 مترێک بوو. ئێستا دەبی زیاتر لە 100 متر بچێ خوارەوە تاکو ئاو پەیدا بکەیت. تەبعاً کاریگەری ئاو زۆر بووە بەڵام لە ناوچەکانی ناوەڕاست بە تایبەتی ئێمە لە ریپۆرتەکەیە باسی کەرکووک و سلاحەدین و هەروان ئەمبار و موسڵمان کردووە کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە. من خۆم سەردانی بەسرا و بەغدام کرد لە ماوەیەدا تەبعاً کاریگەری زۆر لەسەر ئەو خەڵکەیە هەبووە. خەڵکانێکەنە ژیانی خۆیان بەجێ دێڵن توانای ئەوەیان نییە بژێوی ژیانی خۆیان بخۆیان و ماڵ و منداڵیان پەیدا بکەن. بەڕاستی لە ریپۆرتەکەی بۆمان دەرەکەوێ زیاتر لە 160 خەڵکەکان یا کەمتر خواردن دەخۆن. تەبعاً تو بیر لەوە بکەوە تو خاوەن ماڵ و مناڵی خواردنی کەمتر بنێ مناڵەکەت لەبەرەوەی کەش و هەوا کەمە. یان لەبەرە ئەوەی کە کاریگەری هەیە بێجگە لەوانە لە منتیقی وەکو باعز کە لە مووسڵە لە تووشی کێشەی کۆمەڵایەتی دروست بووە لە هەر 5 کەسێک تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە لە هەر 4 کەسێک ئەوێ ئەسڵەن ئەو شوێنە بەجێ بێریتن کەواتە بەجێهێشتنی شوێنەکە تەبعاً
تۆ لەوانەیە بپرسی برێ چۆن کاریگەری هەیە لەسەر ئێمە چۆن کاریگەری نییە ئێمە وتە هەروکو باسم کرد زیاتر لە 600,000 کەسی ئێستاکە ئاوارەی عراقی لێرە لە هەرێمی کوردستان ئەو کەسە ئەگەر نتوانێت بگەڕێتەوە ئەو 600,000 نتوانێت بگەڕێتەوە هیچی لێدە لێرە دەمێنێتەوە نەک لێرە دەمێنێتەوە خەڵکانی تریش دوێنێ ئێرکوانەوە ئەم تەمان ئەم کاریگەری هەیە تەمان ئێمە وەکو ڕێکخراوی نەرویجی بەردەوام کارەکەین ساڵی ڕابردوو زیاتر 2000 کیلۆمتر بەس قەناتمان دروست کردووە لە کەرکووک و لە ئەمبار تەمان ئەمە یارمەتی زوتیارەکانمان داوە سنتەرێکمان دروستکردنەوە پێدرێن ڤێتنەری سنتەر لە دووسخورمات و ئەمە بۆچیە ئەمە زیاتر بۆ ئەوەیە بتوان یارمەتی و کەسانە بدەن کە فەلاحەتی بتوان لە شوێنەکاندا بکەن قەرزی بچووکمان داوە واتە پارەی کەمێکمان داون بۆ تا $2000 بۆ یارمەتیان بدا بێزگە لەوانە گەنم و ئەو شتانەشمان دابین کردو بۆیان بێزگە لە ئەمانش دەورەمان بۆ کردنەوە چکە خۆتە زانی فەلاح پێویستی بە پێدرێت سمارت فارمینگ سمارت فارمینگ یعنی چیە یعنی تۆ بتوانێ شتێک بچێنی ئەو شتە کەمترین ئاو بەکاربێنێ چکە خۆتە زانی ئەگەر تو زانیت ئەم ساڵ چەند باران دەبارێت چەند کەم ئاو بەکاردێنی ئەمەش کاریگەری باشە دکتۆر هەڵبەت پرۆسەکە زۆر گەورە و فراوان بوو ئێستا لەسەر ئاستی جیهان و لە هەفتەی ڕابردوو بوو کە کۆڕبەندی گەورەی مێپس بەڕێوە چوو یەکێک لە تەوەرە گرنگەکانی مێپس ڕوبەڕوونبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا بوو چۆن کاری تێدا بکرێت بۆ چەندین پانەڵی گرنگ و کەسانی شارەزات تێدا بەشدار بوون لەوێ باسیوان کرد کە عێراق و جیهان ئێستا $100 ملیار تەرخان کردو بۆی کە بەرەنگاری ئەم تێکچوونی کەشوهەوایە بێتەوە بەڵام پێیان وایە کە عێراق لە داهاتێکی باشی هەیە ماگانە پێویستی بەوە نییە ئەو کاتیش ئێمە ئیتر ینی پرۆسەکە چێتە بوارێکی جیاواز و سیاسی و شێوەی کە بەشی هەرێمی کوردستان چۆن لە بودجە بڕاوە بە هەمان شێوەش ناینێرن کەواتە بوونی ڕێکخراوە بیانیەکان تا چەند گرنگە لە کوردستان لە کاتێک کە ئەوان ئەڵێن هەرێمی کوردستان لەسەر عێراق و پێویستەکە عێراق کاری بۆ بکات عێراق کاری بۆ خۆی کردو تا بۆ هەرێمی کوردستانی بکات نی ئێوە لە نزیکەوە ڕێکخراوەکانی دەرەوە ئاگادارن ڕاستەکەی ئێمە خاڵێکی گرنگکێ وەکو ڕێکخراوە نیە دەوڵەتەکان کارەکەین لەسەری ئەویش ئەوەیە بتوانین لە ڕێگای پۆلیسیەوە واتە سیاست و لە ڕێگای عملیەوە لە ڕێگای پۆلیسیەوە چۆن دەتوانین ئێمە بەڕاستی لە عێراق وەکو دەبینی لە ساڵی 2004ەوە وتیان عێراق پێویستی بە 184 ملیار دیناری عراقی هەیە بۆ ئەوەی بۆ پێویستی ئاویەکان بەتابەتی بە وەزارەتی سەرچاوە ئاویەکان پێویستی پێێتی ئەمە ئێستاوە لە 2023 ئەو پارەیە دابین نەکراوە ئێستا کە کەواتە گۆڕانکاری کەشووە زۆر زیاترە لەوەی کە ئێمە کاریگەریەمان ئەمە بڕێن لە ڕووی سیاستەوە عێراق ئێستاکە ئیش لەسەر ڕژنووسێک دەکاتن پێدرێن گرین پێپە لەم ڕژنووسە بتوانانی چۆن بتانی گۆڕانکاری لە هەوادا بزانانی بنمونە تۆ ئەتەوێتم بزانی ئەم ساڵ چەند باران دەبارێت بنمونە ساڵی ڕابردوو باران زۆر زیاتر بوو لە ساڵانەکانی تر بەڵام فەلاحەکان ئەم شتیان نەدەزانی تۆ ئەگەر بزانی پێدن ئەداپتیشن تۆ لێ ڕاهاتن و تەبەنی دەکەی لەگەڵ شوێنەکە بۆیە پێویستە لەسەرەت و یەکەم خاڵی یەکەم ئەوەی بزانی گڤەرنەنس یعنی بەڕێوەبردننی ئاوەکە خاڵی دوم ئەلۆکیشن یعنی دابینکردن و یعنی جیاکردنەوە ئاوەکە بە شێوەیەکی یەکسان لەسەر خەڵکەکەیە تۆ ناتوانانی ئاو بۆ هەندێک شوێن بدەیت بۆ هەندێک شوێن کەمتر بی تەمان ئەمەش کاریگەری هەیە بۆیە ئەمە لە ڕووی ئەمە زۆر زەخت دەکەینەوە لەگەر حکوومەتی عراقیە ئیش لەسەر ئەوە بکەن کە زیاتر دابینکردنی پارەیەکی تەرخانکرا و لە بووجە بۆ ئەم بوارەیە بە تایبەتی بۆ ئەوەی بزانین تاوەکو ساڵی 2040 بۆکو دەزانێت عراق یەکە لە 5 وڵاتەکانی کە زۆر ڤەرنەبڵە یعنی زۆر کەم ئاوی هەیە تەبان عراقیش بەتەنیا نییە لە شەرق ئەوسەتا لەو 7 دەوڵەتە 12 دەوڵەت مشکلی ئاوی هەیە بۆیە بەڵام ئیهێمە زیاترە باش دکتۆر کاتێک کە ڕووداوێکی لەم شێوێ دێتە پێشەوە مەترسیەکان پێشوەختە ئاگاداری ڕۆژ بە ڕۆژ تو هەستی پێ دەکەی بێگومان دەبێت ڕێگایەک بژیرێتە بەر لۆی بتوانێت کەمترین مەترسیە تو تێیدا قورتاربی یان کەمترین مەترسیت بکەوتە سەر خۆ چاوەڕێ ناکەن وەکو ناوچەی کەنعانی سەردەمی پێغەمبەر یعقوبمان لێبێ وایە ئەو ڕێگانە چین کە پێویستە بگیرێتە بەر لۆی مەترسیەکان کەم بێتەوە وەکو باسم کردوتم گۆڕانکاری ئاوهەوا زۆر زیاترە لەوەی کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین ئەگەر بەڕاستی عراق بەردەوام بێن لەم سیاستەیە دەبێ بە قووەتر و بەهێزتر بێ تەرخانکراوی بودجەی ئێستای کە هەیتی ئەمەیان زۆر کەمە ئەبێ زیاتر بێ بۆیە ئێمە ئیشەکەی لەگەڵ عێراقا و هەوڵیان دەین و پاڵپشتیان دەکەین بە تابەتی لە وەزارەتی سەرچاوە ئاویەکانە کە ساڵانە
کۆنفرانسیان هەیە خۆتان دەزان ئێستا کۆنفرانسێک مانگەیە لە ئیمارات کە پێی دەڵێن COP کە بۆ کۆنفرانسی پارتیەکانە ئیش لەسەر ئەوە بگرێت چۆن بتوانین لەگەڵ ئەو کەش و ئەو هەوایە بگونجین چۆن بتوانین خۆمانی بۆ حازر بکەین خۆ حازرگرنەکە وەکو باسم کرد خاڵی یەکەم دەتوانین لە ڕێگای ئیشکردن و تەرخانکردنی بودجێک بێ خاڵی دووەم دەتوانین لە ڕێگای سیاست مەدارەکانە هاتنە سەر خەتیان بە تایبەتی وەکو ئەو باسی ئەو گرین پێپەرم کرد کە ئێستا کەمە ئیش دەکەین لەگەڵ مووسڵە هەمان لە هەمان حاڵەتە چکە خۆتان نەزانن لە ساڵان ئێستاک و ساڵانی داهاتوو بە تایبەتی مووسڵ منتیقەیەکی گەرماوی زۆری لێە ئەمەش کاریگەری هەیە بە تایبەتی لە سنجار کە ئەمەش خۆتان دەزانی یەزیدیەکان لە سنجارن ئەمە شەر دیسان هەرێمی کوردستان کاریگەری سەرێمی کوردستان دەبێت لە منتقەی باعز کە خۆتان زان ئەمە چەند ساڵە ئەمە ناڵە ناڵیتیان بەهۆی کێشەی جەنگ و هەبوونی داعش و ئەمانە جاءتو بتوێ بگەڕێەوە شوێنی خۆت ئێستا کە نەتوانی بگەڕێنی شوێنی خۆت لە بەرەوەی کەش و هەوا و هەوایەکەت یعنی تۆ ئەتو لە ناو جەنگ هاتوویە دەرێ بۆ ئەوی بستێ ژیانێکی باشتر کەچی ئێستا نەتوانی بگەڕێەوە بۆیە خاڵی دووەم کە باسم کرد ئەوەیە هەبوونی سیاست بە تایبەتی لە گرین پێپەر کە باسم کرد کە دەبی بە تایبەتی ئیش لەسەر ئەوە بکەن بتوانن چۆن لەگەڵ ئەو سەردەمەی ئاوا دەگونجێن ئەمەش دەبی سیاستێک هەبێتن کە سیاستەکە بەجەختۆ ئیش لەسەر ئەمە بکاتن باشە دکتۆر هەر کاتێک سەیری ئەو شاشەی بەردەمام بکەین کۆمپیوتەر بەیان لاپتۆپ بە پیسەکە لە تاسکبارەکە خوارەوە کە شوهۆی تایە کاتێکیکینەوە لی نووسراوە تۆ لەم ناوچەیە پارێزراونیت پێویستەکە بە دەمامکەوە بڕۆیتە دەرەوە یان نەتوانی هەموو دەرگا و پەنجەرەکانە دابخەی ینی ئەو شوێنەی کە ئێمەیتیان کە ئێستا پێمان وایە زۆر باش ینی ناوچەکەوە هەست بە دوودڵی و ترسێکی زۆرەکەی یەکێکین لەو ناوچانەی کە تەواو گەرم بووە هیچ کەشوهایەکی پاکیتیانە لە ئاستی سووری تێپەڕاندوە بەرەو تۆختر ڕۆشتووە هۆکاری ئەم زیاتر و زیاترە چییە؟ ئەنی ئامرۆڤش خۆی دەستی تای هەیە یان لەبەر چیەکەم ناوچەی ئێمە گەشتۆتە و ئاستێکە لە مەترسیش دەرچوێسە زۆر ترسناکترە ڕاستەکەی خۆی وەکو عراق بەخۆی بەگشتی ئەگەر گلۆبڵی یانی تەمەشا بکەین بەخۆی ئێستا گلۆبل وۆرمینگەیە ینی کەمی گەرمبوونی زەوی هەیە بەڵام ڕاستە لێرکوانە کێشەکەی هەندێک زیاترە ئەمەش دەگەڕێتەوە سەر کەمی ئاو بەڕاستی کەمبوونەوەی ئام لە دیزلە و فراتە ینی ئیشکردن لەگەڵ دراوسەکانە پێویستە هەموو کار بکەین پێکەوە چکە خاستی ئێمە ڕیجنەڵە واتە هەرێمایەتە هەمومان مافی ئاومان هەیە و هەروە ئاویش سنوور نازانێ ئەمە ئەوە نییە تەرکیزکەین لەسەر عێراقا و تەرکیز نەکەین لەسەر زیرانەکانمان بۆیە پێویستە هەموو دەوڵەتەکانیش کاریگەریان هەبێتن لە ئاسانکردنی هاتنی ئەو بۆ عێراق و هەرێمی کوردستانە بۆیە ئەمە خاڵ یەکەم ئەمە کاریگەریەکی زیاتری هەیە تەبعاً کاریگەریەکەش ئەوەیە یەکەم جار وتمان نێودەوڵەتیە خاڵی دووەم جیرانەکان و ناوخۆی وڵاتە خاڵی سێم ئێمەش وەکو تاک تەبعاً بەرپرسیارین لە بە فیرۆنەدانی ئاو ئەمە دەڵێن ئاو چیە ئاو سەرچاوی ژیانە ئاو بژێوی ژیانە کەواتە ئەگەت و بە فیرۆنەدانی ئەو ئاوە و پارێزگاریکردنی ئەو دەست پێوەگرتنی ئەو ئاوە تەبعاً کاریگەریەکی زۆرێ ئێستا دەبینی جوتیارەکانمان بە خۆشحاڵیەوە لە ئێستاکە ئیش دەکرێتن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە بەردەوامی ئیش دەکرێت چۆن یارمەتی جوتیارەکان بدرێتن ئێمەش کاریگەریەکی باشیە بۆ جوتیارەکان تۆ یارمەتیان دەدەی لە ڕووی دابینکردنی ئاوە بە هەبوونی ئەو هەموو بەنداوە کە ئێستاکە دروستەکرێ بە خۆشحاڵی ئەمسار بارانێکی زۆر باری ئەو بارانە چونکە زانی بەنداوەکان دروستکران ئەمە بوو ئاوەکانمان بە فیرۆدا نەچوو بۆیە لەسەرمان پێویستە ئێمە وەکو باسم کرد لە وەکو ڕێکخراوێک ئەمە بە بەردەوامی ئیش دەکەین لەگەڵ جوتیارەکانە لەگەڵ جوتیارەکانی ئیش دەکەین بە پێدانی پارە بە دروستکردنی قەناتی ئاو بە دەورات بۆ ئەوەی بتوانن چۆن ئەو سەرچاوە ئاویە کە هیانە بە شێوەیەکی زیرەکانە بەکاری بێنن و بە فیڕۆی نەدەن زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عومەر ڕاوێژکار لە ڕێکخراوی ئەنجومەنی پەنابەرانی سویدی سپاس بۆ تۆ بەیانی لەگەڵمان بووی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە پێویستە هەمومان بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەن هەمومان یارمەتی دەر و هاوکار بین و پێویستە هەموو خەڵکیش لە مەترسیەکان بەڕاستی ئاگادار بکرێتەوە حەزمی مەترسیەکە بزانانی زۆر سپاس دووبارە شەکارەکانتان پڕ بەرهەم بێت سپاس بۆ ئێوە بۆ زەخکردنەوەی ئەو بابەتە سپاس هەر لەسەر بابەتی کەشوها ئەمێنینەوە با بزانین شارەکانی کوردستانی گەورە کەشوهاکەی چۆنە لەکوێ بارانە بارێەوە لەکوێ ساماڵەوە بزانام هیچ شارێکی تیانە گەر زۆری هەر بارانە ئەم ماوەیە هەورە بابێکەوە بینەری بین.
قورگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە لەلایەن نووسەر و لێکۆڵەری گەورەی کورد جاندۆس پێشکەشەکرێ کاتێتیۆ بێ بینەر و بیسەری بین. جاندۆس ئەمجارە باس لە ئەحمەدی خانی دەکات دەڵێ نووسینەکانی ئەحمەدی خانی لە هیچ کەسێک نەچووە و لە هیچ کەسێکیش ناچی هەر تایبەتە بە خۆی و تەنیا خۆی دەتوانێت بەم شێوازە بنووسێت. ڕۆژ باش تەماشەوانێن هێژا لە خەلەکە کە دنج بەرنمەیە لەگەڵ خانی ئەم تێنە با هەبدوو بهێوینە دەمەک کورت و خەش بە هەورە دەرباس بکن خەلەکە چووی مە بەحسا مەدحی پێخمبەر لە جەمخانی کرد ئەحمەدی خانی دە پێشگوتنە مەموزینێدا پستنێ پێخمبەردا هەر وەکی وەک مەگوت ئەوژی هونەرێک ژە هونەرین وێژایە ئیسلامیە گەلێک شاعر و هەلبەستوانێن مسلمان کیژان ملەتی بن ترک عرب فارس کورد و ملەتێن دن مەدحی پێخمبەر کردنە و پستنی وی دانە ئەحمەدی خانی دڤان مالکێن بێدە وان مەدحان بەردەوام دکە و تشتێکی عجێب دڤردە هەیە تشتێکی براستیژی ملبا کەسێکی نەدیە لەگۆر زانی ناخوا ئەس لەگۆر دەستێ مگەهشتنێ لێکۆلین مچێکردنە ئەف فکرا گودوان مالکێن بێدە وەرە من لەبات تو هەلبەستبانێکی مسلمان نەدیتیە دڤردەژی چیرۆکە ماوێ چ بە بەحسامەوێ لەسەر ئیسرا و معراجێ بە بێترژی سەر معراجێ معراج چییە معراج ئەو شەواگ و پێخمبەر لەگۆر عقیدا ئیسلامێ لەگۆر ڕیواتێن کتێبێن ئیسلامیدە پێخمبەر ji Mescid Aqsa bi Buraqê hilkîşiyaya ezmanan ew nabê me'raca urîce bihî île semawat yanî hilkîşiyaya ezmanan bi Buraqê çûye cem Xwedê eva di kitêbên İslamî de wisa ye. Lê di vir tiştekî em bêjin di her kitêbê de ev heye. Tiştê ecêb li baxanî çi ye em ên ha binêr. Ey wasîteyê wicûdê kewneyn شایسته قرب قاب قوسین شاهنشه تختگه مدینه معجز جتا او قدر مدینه سیرا فلکان لنکتگاوک فخرا ملکان جتا سلابک شق القمرات یک اشارت زاغ البصرات یک عبارت ای پادشه سریر لولاک رابە هەرە ئاسیمانی چالاک حاضر جتەرە براق و ڕەفرەف شاتر بتەرە فرشتە ڕەف دارەفعێ ببن ژبەرتە پەردە بێ پەردە دیگەل خودێ خەبەردە ئەی واسیتە وجودێ کەونەین یعنی تو ji bo te ev tişt çêbûne erd û ezman ji bo te çêbûne şayeste ê qurbê qaba qewseyn şayeste hêja ye tu hêjayî wê nêzîkiya ku navê wê qaba qewseyn e qaba qewseyn çi ye di Qur'anê de jî behs tê Sûret Necm de û di çîroka Me'racê de ثُمَّ دَنَا فَتَدَلَّى فَكَانَ قَابَ قَوْسَيْنِ اَوْ أَدْنَى yani Xwedê hat nêzîkî Muhammed bû nêzîkî pêxemberê xwe bû بقاسي او سري كافان جوي آلي جوي آلي يعني دو كافانين برهبدو بو قاسي خدي نيزيكي محمد نيزيكي بيخمبر بويا او جي يعني مقامك قالكي بلند مقام قاب قوسين ومتصوفا وشاعر عجما قالكي بحثا في مقامي كريا دكن دليل جبو بلنديا بيخمبر كتم بيخمبرك وكوي نبو تو پێخمبەر وەکوی نەگەیشت بوو vê مرتبەیە ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى بلي معجز شاهنشه تختگه مدينة أي پادشاه کو پایتەختە مدینە منەوەر مدینە کو پێخمبەر ji Mekkeyê hicretî wê bû dibێت tu padîşehê wê paytextiyî ku paytexta te ew e معجز ji te ew qeder medîne me gelek mucizat me gelek kerametê ku her kes nikare bike tenê pêxember dikin me ji destê te dîtine me bihîstine yanî me bestawî lê divir de di erebî de wek me got rewanbêjiya erebî de xanî gelek bikar aniye
مدينة ناوي مدينة منورة وما دينة يعني مديتية هردوجي د نویساندنه ده حرف خود وكهبن لهريك معناه كونه افجي جيرت بيجن الجناس التام جناس التام ده عربي ده يعني هف جنس هفن ده حرفان ده فرق وانتنا اللي معنيوان جدان سيرا فلكان لنكتا قافك فخرا ملكان جتا سلافك او جيد بحثا معراجة تيكرن دبي سيرا فلكان دنا فلكان دا تدقرياي وكو قافك يبو جبوته وقاسي باللز وقاسي ببز او براق تجوي فلكي دبا وي فلكي او جي بدستكاسي نكتية بدستكتية اي بيخنبر وفخرا ملكان جتا سلافك دوي شفا معراجي ده وجي لقور كتابين بحثا معراجي دكن مثلا ابن عباس هي نظام وكيدن قالكن دوي كتابي ده دبيجا بيخنبر عزمان بعزمان طبقة بطبقة بجوردة هلدكشيا بربعرشا خوديفا ملائكة دهاتن بيشياوي سلاف ليت كرن شانازيا خو بالسلافا لبيخنبر محمد ديتن أحمد خاني دفرده إشارتي وي گشتیاریه دکه و اشارتی وان فرشتين گو دهاتن سلاف لپیغمبر دکرن و تشرف دبون بديتناوي بله فخرا ملكان جتا سلاف دفرد جي وكو جناسك هاي فلك وملك بتايبتي دا كردي وحرف عربي دا قافتين فيساندن قوتن دشبهن هف شق القمر تيك إشارة زاغ البصر تيك عبارة دفرد شت بيجا وكم زانن سورة القمر ده اقتربت الساعة وانشق القمر أفجد بيجن معجزاك بيخنبر بو لقور كتاب الرواد بيجن قريشيان قوتي أم باورية بتا ناينن تشتكي شاني مكا آياتك معجزاك مزن أم ببينن أم باورية بتابينن دبيجا بيخنبر إشارتي هيفي كريا مانك هيف بويا دو بارچه يك لوي آلي يك لوي آلي دبي أفجي يعني خاني دبيجا أف إشارتك جي إشارة بيخنبرياتيا شق القمرات شق يعني بارچه بونا هيفي يك إشارتك جبو بيخنبر بوناتا زاغ البصرات يك عبارة زاغ البصر شيا يعني شاف ميل بون شاف بوردة چون أو جي بحثا شفا معراجة تيكرن هين أم دوان وي أتموسفيري دنا أم هين دوي جوي روحاني دنا زاغ البصرة تيك عبارة بيخنبر وقتا دبيجا جاب الخودي كتية جاب الخودي كتية إذي وكيد النمال تشتكي دنير هاو ليدنر أو جي عبارتك دبيج بوي مقام طيب لندي قلت هشتيك زاغ البصر أو جت القرآن ده هي ما زاغ البصر وما طغى بله أي پادشاه سرير لولاك رابا هر آسماني چالاك خطابي پیغمبر دكت ورد أحمد خاني دبي أي پادشاه تخت قوتنا لولاك يعني بعربية لولاك اگر نتوباي چه معناه حديثك قدسي دبيجن هيا لولاك لما خلقت الافلاك يعني خودش پیغمبر بيجا اگر نتوباي من اف فلك اف دنيا اف گردون ند افران چیروکا ما گرینگ دفرده پیغمبر بره چویا معراجه لأحمد خاني دبي رابه هر معراجه و احمد خاني ایدی ببیجش پیغمبره اگر تخودی دید ویجره ببیجه که چد بیجه احمد خاني پیغمبره و پیغمبر لازمه چش خودی را ببیجه امید خلقا بیده جواره ببیجن بمینند خیر و خوشیه ده حتی روژه کرد بەرگە و بابەتەکانی ئەم بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیوایم کە تەواوی ڕۆژەکەتان بە تەندروستێکی باش و بە ئارامی و ئاشتی بمێنەوە. سپاس بۆ ئێوە کە بینەری بەیانی 24 بوون بە هیوای ڕۆژێک